هم حرام خوريا ام بتراندني سيلي الرحمه جات خوشك لقل برابي تشبرا لقل خوشك بي تش لقل اموزابي هموی هۆکارەکەی سیرێکی ئەگەڕێتەوە بۆچی بۆ تووڕەبوون هۆکارەکانی تووڕەبوون و چارەسەری تووڕەبوون ئینشەڵا لە خزمەت جەنابتانە عەرزی دەکەین کە ئینسان ئەگەر هات و خوا پەنامەدا ئەم کاری نەکرد تۆ ژیانی خۆی خۆش دەبێت کۆنتڕۆڵکردنی تووڕەبوون زۆر زەرورە بۆ ئینسان بۆچی یعنی ئەگەر پرسێ مامۆستا بۆچی خۆم تووڕەبوونی خۆم نەڕشێنم تامە نەفەس زۆری پێخۆشەکە ئینسان تووڕەبوو دەست بوەشێنێ قسە بکات عادەتەن لە حاڵەتی تووڕەبوونا قسەی ناشرین بە دەمی ئینسانە دێ جا تۆ بە یەکێک بڵێ بڵێت خوا ئەگەر من تووڕەبووم تۆ بە مۆبایلەکە تەسفیرێکم بکە. بسم الله الرحمن الرحیم دیارە وەکو دەستگای خێرخوازی بەخشین و سینگەی چەمشەماڵ وەکو نەریتی خۆی کە مانگانە لە کاتی خۆیە لەم کاتی بێموچێ و قەیرانی بێموچێ کە موچە بۆ بە کێشەیەکی گەورە لە ناو خەڵکات دەستگای خێرخوازی بەخشین لە هەموو نووسینگەکانی دەستی بە دابەشکردنی موچەی مانگانەی بێباوکان کردووە دیارامیش بەشێکی باشە کە لە خێرخوازانەوە بۆ مناڵی بێباوک و هەژار و کەم دەرامەت کە ئیسفادەیەکی لێکن بۆ خۆیان و هەر لێرەی شۆ سوپاسی ئەو خێرخوازانەکەین کەوا کەفالەتی مناڵی بێباوکمان بۆکەن و یاخود دەستیان لەم خێرە گەورەیە کە مانگانە یان لە سنووقەکانی بەخشین یان لە ئەو شوێنانەی کە پەیوەستن بە مناڵی بێباوکەوە کە هاوکارەکانە لێنە لای ئێمە و هەر لێرەی شوێمە پێمان خۆشە بە خێرخوازان بڵین واکردنەوەی مەکتەب و قوتابخانە لە پێشمانە هەر کەسێ پێی خۆشە بەشدار بێ لەو خێرە گەورەیە ئێمە مناڵی بێباوکێکی زۆرمان لای ئەتوانن پێداویستی قرتاسی و جلوبەرجی قوتابخانەیە بۆ بکڕین و داوای کارین لە خوای گەورە کە خوای گەورە کیسەی خێرەومەنان خێرخوازان زیاتر پڕکات بۆی کاری خێری زیاتر کەن ئینشەڵڵا دەستخۆشییان لێ ئەەکەین و یارمەتیمانەدەین و گەلێ ماڵیان ئاوا بێ و ئەیتر سوپاسیانەکەین وەڵا ئەمەنە شوێنەگرێ دەستیان خۆش بێ وەڵا بەرەکە داونە یارمەتیمانەدەن گەلێ مەمنونیانین و گەلی ئیسفادەی لێەکەین و هەموو کاتە هاوکاریمانەکەن لە کات جژنەیە و لە کات بۆنەیە و کات مەکتەب بکرێتەوە و لەکات هەموو شتێک یارمەتیمانەدەن گەلێ مەمنونیانە و ئەڵا بەرەکەدا خوایە نمونەیان هە زۆر بێ و دەستخۆشییان لێەکەین و سوپاسی خێرخوازانەکەم کەرەم و جەژنی ڕەمەزانە جرمانە دەمێ سوپاسی و نەفەیانەکەم کە خۆیان بە ئێمەوە هیلات کردو کە لە هەموو کاتێکە جلوبەرگی جەژنی ڕەمەزان و زۆر سوپاسیانەکەم و دەستخۆشییان لێکەم و کە هەموو جارێ دێن بۆ ئێرە و جلوبەرگی جوانمان بۆکەنەوە هەموو شتێکی جوانمان بۆکە من زۆر سوپاسیانەکەم. بسم الله الرحمن الرحیم ئیمڕۆ وەکو سۆمای چاوان لە قیچەم چەماڵ هەستاین بە دابەشکردنی هاوکاری بۆ بەسەر مناڵی بێباوک خی گەورە چاکەی چاکەکاران ون نەکات پاداشتیان باتەوە کە هاوکاری ئەم مناڵە بێباوکانە بێدەسەڵاتن کە هاوکاریان ئەکەن کە خێرێکی زۆر گەورەیە دەستێ بێنی بەسەر مناڵێکی بێباوکە بەقەت تەڵەتەڵی ئەو شوێنەی کە دەستی بەر ئەکەوێ خێرێکی بۆ ئەنووسێ ئەوەی کە پارەی بۆ ئەنێرێ کە جلی بۆ ئەنێرێ کە خواردنی بۆ ئەنێرێ کە جەژنانەی بۆ ئەنێرێ کە سفرەی جەژنی بۆ ئەڕازێنێتەوە ئەبێت چەندێ خێرێکی گەورەی بگە ئینشاءالله هەمووی بێتە توێشوێکی گەورە بۆ قیامەتیان ئێمە سەرڕایەوەی کە لەم بارودۆخان کە موچە بە 2-3 مانگ جاری ئەدرێ بەڵام بە پشتیوانی خوای گەورە بە هاوکاری خێرخوازان گیرفان پڕان دەسواڵاکان ئەوانەی کە حەزیان لە بەخشندەیە خی گەورە پاداشتیان باتەوە هەموومان توانیومانە کە هاوکاری و چالاکیمان هەبێت و بەسەر مناڵە دەسەڵاتەکانە بێباوکەکانە کەم دەسەڵاتەکانە کەم دەسەکانە بە هاوکاری خێرخوازان گیرفانیان گەرم بکەینەوە دەستیان گەرم بکەینەوە دڵیان خۆش بکەین سفرەکانیان بڕازیێنێنەوە پێکەنین بخێنە سەر سفرەکانیان پێکەنین بخێنە سەر لێوەکانیان خەندە لەسەر لێوەکانیان بێنە دەستبێنن بەسەر جلە تازەکانیانە کە کاتێ لە جەژنا ئەیکەنە بەریان خی گەورە پاداشتی ئەوانش باتەوەکە بەم شێوەکە هەڵ ئەسن لەوانەیە لە ماڵ و مناڵی خۆشیان بگرنەوە خی گەورە لە قیامەتە قەسرێکی وانوا بۆ دروست بکەن کە لە هەموو قەسرەکان لە هەموو شوێنەکان خۆشتر بێ وەسەلام عەلەیکم وڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.